سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لەرکوێ یەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە ئەنجامدانی کاری خۆبەخشی دەکەین. ڕۆژی 5/12 هەموو ساڵێ نەتەوە یەکگرتوەکان دیاری کردووە بۆ کاری خۆبەخشی و لە سەرانسەری وڵاتاندا گرنگیەکی زۆر بەم بوارە دەدرێ و چەندین ڕێکخرا و کۆمەڵە بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی دامەزراون. لە هەرێمی کوردستاندا بزانین ئایا کاری خۆبەخشی هیچ گرنگی و بایەخێکی پێدراوە؟ لە ئیسلامی پیرۆزدا تا چەند لە 1400 ساڵ بەر لە ئێستا بەر لە نەتەوە یەکگرتوەکان بەر لە دیموکراسی خوازانی ئەمڕۆ ئایا ئیسلامی پیرۆز بوارێکی تێدایە بۆ کاری خۆبەخشی و چۆن هانی موسڵمانان و شوێنکەوتوانی دەدا کەوا ببنە خۆبەخش و کاری خۆبەخشی بۆ کۆمەڵگەکان ئەنجام بدەن. ئیسلامی پیرۆز چۆن موسڵمانان فێری ئەوە دەکا کە کاری خۆبەخشی بەشێکە لە پەرستش و عیبادەتەکان بۆ خوای گەورە. چەند سەدەیە بەر لە ئێستا سەلاحەدینی ئەیوبی سوڵتانی گەورەی موسڵمانان و یەکێک لە پیاو هەڵکەوتوەکانی کورد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دەوڵەتەکەی خۆیدا چەندان نمونەی جوانی فێرکردوین بۆ کاری خۆبەخشی. تەنانەت دڵسۆزی و خۆشەویستی و بەزەیی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی تەنها بەرامبەر بە مرۆڤەکان نەبووە، بگرە بەرامبەر بە ئاژەڵەکان و سەگ و پشیلەی دەوڵەتەکەش هێندە خۆبەخشانە کاری کردووە بە ڕادەیەک شوێنی حەوانەوە و خۆراکی پێویستیشی بۆ ئەو ئاژەڵ و سەگ و پشیلە و گوێدرەژانە تەرخان کردووە کە بە زستان هیچ پەنا و خواردنێکیان دەست نەکەوتووە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کاری خۆبەخشی بزانین جۆرەکانی کاری خۆبەخشی چین، ئەو بوارانە کامانن کە کاری خۆبەخشی ئەیانگرێتەوە و لە کوردستاندا کاری خۆبەخشی لە چه ئاستێکدایە و چۆن بتوانین ئەم کارە پڕسوود و پڕبەرهەمە بکەینە کەلتور. میوانداری زۆر بەڕێز ئاسۆ گەڵاڵی ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانم کردە. کاک ئاسۆ زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس کاک ڕیاز، دەستان خۆش بێت. کاری خۆبەخشی چییە و بەچی دەگوترێت کاری خۆبەخشی؟ بەناوی خۆی پەروەردگار هەڵبەت گەیاندنی بابەتی معریفەی کاری خۆبەخشی بۆ خۆی بەشێکە لە گرنگی پێدان بە کاری خۆبەخشی. هەر بۆیە هەنگاونانتان لەم بوارە کە ساڵانە لەم یاد و یادەکانی دیکەشدا گرنگیدەن بەم جۆرە بابەتانە، بەم جۆرە تەوەرانە، بەم جۆرە سەبتایتڵانە جێی دەستخۆشیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام. ئومێدی بەردەوامیتان بۆ خوازم. کاری خۆبەخشی هەڵبەت پێناسەی جۆراوجۆری بۆ کراوە و کەسانی کە لە بواری کاری خۆبەخشیان نووسیویانە و نووسینیان هەیە و قسەیان هەیە کۆمەڵێکی زۆر پێناسەی جۆراوجۆریان کردووە. ئێمە ناچینە سەر وردەکاری پێناسەکان، تەنها ئەوەندەی کە بە شێوەیەکی گشتی دەڵێن کاری خۆبەخشی سەرجەم ئەو کار و خزمەتانەیە کە لەلایەن کەسێک یا کۆمەڵە کەسێکەوە دەکرێت بۆ کەسێک یا بۆ کۆمەڵە کەسێک بە شێوەیەکی قازانجنەویست، واتە پاداشتێکی مادی ئەو تۆ لە بەرامبەرم کارە خۆبەخشیە وەرناگیرێ. لێرە یەک تێبینی یەک کەوانە هەیە کە گرنگە ئاماژەی پێ بدەین و گرنگە باسیشی بکەین، ئەوەیە کە کاری خۆبەخشی سەرجەم کارە خۆبەخشیەکان ڕاستەوخۆ بێ بەرامبەر نین، بەڵکو کۆمەڵێکی زۆر ئێمە ئۆرگانیزیشن و ڕێکخرا و منظەماتی تایبەتمان هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان بڕێک پارە بەس ئەوە قسەکەیە کە بڕێک پارەی کە ئەوتۆ نییە وەردەگیرێ لە بەرامبەر و کارە خۆبەخشیە، بەڵام بەگشتی ئەو کارە قازانجنەویستانە ئەگرێتەوە کە بۆ کەسێک یا بۆ کۆمەڵە کەسێک لە پێناوی بەرژەوەندی گشتی ئەنجام بدرێن. زۆر باشە. ئەی جۆرەکانی کاری خۆبەخشی چین؟ کاری خۆبەخشی چه جۆرێکی هەیە و جۆرانە کامانن؟ بە دڵنیاییەوە مادەم باسی بەرژەوەندی گشتیمان کرد، سەرجەم ئەو تەوەر و بابەتانە ئەگرێتەوە کە پەیوەندیان بە بەرژەوەندی گشتیەوەیە. ئەکرێ کاری خۆبەخشی کارێکی خۆبەخشی تەندروستی بێ، ئەکرێ زانستی بێ، ئەکرێ ژینگەیی بێ، ئەکرێ کشتوکاڵی بێ، ئەکرێ کۆمەڵایەتی بێ، دەکرێ هاوکاریکردنی یەکدی بێ، دەکرێت تاکە کەسی بێ، دەکرێ کۆمەڵە کەسێ بێ، گروپێک بێ، ئەوە نیە کۆمەڵە کەس بێکەوە کارێک ئەنجام بدەن. واتە جۆرەکانی کاری خۆبەخشی زۆر فراوانن و زۆریشیان زۆرە. ئەوەی کە گرنگە کاری خۆبەخشی بۆ خۆی وەگەڵێت چۆن وەری بگرین. کەسێک دەتوانێت کاری خۆبەخشی بکە، کۆمەڵە کەسێکیش دەتوانن کاری خۆبەخشی بکەن. لە ڕێگەوە کە دەی بۆ کەناڵی پەیام دەکرێت شتێک لەسەر ئەرزەکە کەوتبێ لای ببەی، دەکرێت کاتێک کە ئاوێک لە قراغی وەگەڵی گوێسەبانێکەوە دێتە خوارەوە لەولاوە نەمامێکەیە لە نێو سەتڵێکان نەمامەکە خیتە بەرەم ئەوە مەکارێکی خۆبەخشیە. پیاوێکی بەتەمەن لە نێو بازارە خەریکی پاڵنانی عەرەبانەکەیەتی تو هاوکارێکی بۆ پاڵنان ئەمە کارێکی خۆبەخشیە. ئەمانە هەموو لەسەر ئاستی تاک لە پاڵیا، لەسەر ئاستی کۆمەڵگا، لەسەر ئاستی ڕێکخراوەکان، لەسەر ئاستی حکوومەت بۆ خۆیان کاری خۆبەخشی هەن. زۆر کەس هەیە مامۆستایی دەکا بۆ کاری خۆبەخشی لە کۆڵانەکە تانە تەلەبەیەکەیە قوتابیەکەیە لەوانەیە داللاوازە دەکرێت و هاوکاری بکەیت و زاراوە کۆمەڵایەتیە گشتیە بازارێکە
کە دەڵێ سعی پێ بکەی سعی پێیەکەی ئەمە بۆ خۆی کاری خۆبەخشیە کەسێک لە قوتابخانەیەکە گروپێک دروست دەکا بۆ ئاودانی نەمامەکانی و قوتابخانەیە کەسێک لە زانکۆیەکە گروپێ دروست دەکا بۆ پاراستنی سامانە سروشتیە مرۆڤایەتیەکانی زانکۆکە ئەمانە هەموو کاری خۆبەخشی ئەی بوارەکانی کاری خۆبەخشی چین وەکو پێشتریش ئاماژەم پێدا کاری خۆبەخشی کۆمەڵێکی زۆر بوار ئەگرێتەوە هەر لە بواری تەندروستی هەر لە بواری ژینگەی کە بابەتی نەمامچاندن بابەتی پاراستنی سامانە سروشتیەکان هەر لە بواری تەندروستی ئەمە نەخۆشخانەیەکمان هەیە ناوی نەخۆشخانەی هیوایە کۆمەڵی خەڵکی زۆر هەیە خزمەتی تەندروستی تیاکەن هەر لە بواری بابەتی دەرونی ئێمە کۆمەڵێکی زۆر شوێنمان هەیە کە دەچنە سێکتەری پاراستنی دەرونیە و کۆمەڵی خەڵک کاری تیاکەن ئەمە بۆ خۆی کاری خۆبەخشی دەرونیە هەندێک بابەتمان هەیە کە بۆ خۆی وەگەڵێ هاوکاریکردنی مادیە کەسێکە پارەی هەیە دەوڵەمەندە خاوەنی بڕەمادەیەکی باشە هاوکاری خەڵکی دەکا ئەمە بۆ خۆی کاری خۆبەخشی داراییە لە پاڵ یا کۆمەڵی کاری خۆبەخشیمانەیە ئیعلامیە کەسێک لە شوێنێکە خزمەتێکی ئیعلامی دەکا بە تەماعێکی دنیایی یا قیامەتی ئەمە بۆ خۆی وەڵێ بە تەماعێکی کرد بە جوانتر زاراوەکە بڵێم بە ئامانجێکی خزمەتکردنی مرۆڤایەتی ئەمە بۆ خۆی سێکتەری ئیعلامە لە کاری خۆبەخشیە واتە کاری خۆبەخشی ئەکرێ بیگشتێنین بەسەر سەرجەم سێکتەر و بوارە جیاوازەکانی کۆمەڵگەیە زۆر جار تەنانەت لە بیر و باوەڕی ئاینیشماندا بەخشینی زەردەخەنەیە یان بۆ نەڕوو خۆشی بەرامبەر بە کەسێ دەزێنان بەسەر هەتیوێک دامان کۆمەڵە شتی معنەوین و نابینرن وەکوڵێ زۆر وەکو نەمامچاندن و نازام خزمەتکردنی لە نەخۆشخانەیە لە ئەلامێک ئەمانە نین ئەمانە ژەرچنە چوارچەوەی کاری خۆبەخشیەوە بەدڵنیاییەوە کاک ڕاستکاری خۆبەخشی بۆ خۆی زاراوەیەکی گشتیە پبلیکە ینی ئەم زاراوەیە جەنراڵە ینی کۆمەڵێکی زۆر زاراوە لە ژێری جیانە بێتەوە مامۆستایەک لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوەی قوتابیەکەی تووشی شێرپەنجە بووە سەری سفر بووە دێ سەری خۆی سفرەکە ئەمە بۆ خۆی بۆ دڵدانەوەی قوتابیەکەیە ئەمە دەچێتە ژێرکاری خۆبەخشیەوە تۆ کەسێکە بینی قوتابیەک دەبینی لەوانەیەکدا خراپ بووە نەخێر کەسێکە بینی کەمێک ناساغە پێکەنی بەڕوویەوە کۆمەڵە قسەی خۆشی بۆ کە ئەمە کاری خۆبەخشیە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ تەبەسومک فی وجه ئەخیک صدقه دەفەرمێ ئەمە وێڕای ئەوەی کە کارێکی خۆبەخشیە پاداشتێکی قیامەتیشی هەیە کە دەکرێت دواتر بچینە سەر بابەتە ئاینیەکە و باسی بکەین قەزدم ئەوەیە کاری خۆبەخشی وەکو پێشتریش باسم کرد زۆر گشتیە و سەرجەم ئەو بابەتانی کە دەکرێت هاوکاریکردنی یەکتر بێ بەرامبەر بێ لە بەرچاوگرتنی خواستی مادی کاری خۆبەخشیە کەسێک لە شوێنێک کارێکەکە بێ بەرامبەر ئەگەر ئەم کارە لە شوێنێکی دیکە ئەنجام بدا بە بەرامبەر بەزەو نەچێ پارەکە وەربگرێت لە بەرامبەریە دێ ئەم کارە ئەنجام بدا ئەو کاری خۆبەخشیە ئێمە سەقافەی کاری خۆبەخشیمان هەیە لە هەندێک وڵات بۆ نمونە لە وڵاتێک وەکو ئەمریکا دەڵێن وەگەڵێ ئامارەکان دەڵێن هەر تاکێک هەڵبەتە ئامارێکی گشتی ئەمەرزنی هەموو کەسێک وایە بەس بە گشتی وەرگیراوە هەر تاکێک لە ئەمریکا لە هەفتەیەکە 5 ساعتی داناوە بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی ئیترم 5 ساعتە داناوە کاری خۆبەخشیەکە بێ بەرامبەر ئیدی لەوانەیە پاکردنەوەی کۆڵانەکەیان بێ لەوانەیە بچێت لە فەرمانگەیەکی حکومیە کار بکە لەوانەیە لە ڕێکخراوێکی هاوکاریە کار بکە لەوانەیە هاوکاری کۆمەڵی خەڵک بکە کە هاوکاری کۆمەڵی خەڵکەکەن بەس گرنگ ئەوەیە کە لە بەرامبەریە پارەیەکی ئەوتۆ یا بڕەقازانجێکی مادی ئەوتۆ وەرناگرێت زۆر باشە کاگاسۆ بزانین تێڕوانینی ئیسلام بۆ کاری خۆبەخشی چی ئایا ئیسلام ئەم بڕیاری نەتەوە یەکگرتوەکان بڕیارێکی تازەیە بزانین ئیسلام لە سەردەمی خۆیان بە تایبەت چرخی زێڕینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ چوار خەلیفەکە کە ئەتوانین بە کرۆک و ڕۆحی ئیسلامی دابنین ئایا ئیسلام باز لە کاری خۆبەخشیەکە هیچ پێگەوبایەخ و ڕۆڵێکی بۆ کاری خۆبەخشی داناوە دەست خۆش بێ کاک ڕاست پرسیارێکی زۆر بەجێت کرد نەتەوە یەکگرتوەکان 30 بۆ 35 ساڵە ڕۆژی 5 12یان داناوە بە کاری خۆبەخشی کە پێم وایە ساڵی 1985 بڕیاریان داوە یەکشت زۆر گرنگە ئێمە موسڵمانین لە قورئانی پیرۆزە کۆتا ئاەت کە دادەوەزێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ اليوم أكملت لكم دينكم دەفەرمێ ئەوە ئەمڕۆ ئاینمان بۆ کامڵ کردی مادەم ئاینیان بۆ کامڵ کردوین مادەم خوای پەروەردگار ئاینی بۆ کامڵ کردوین مانای ئەوەیە کە هەموو ئەو شتانەی کە لەسەر زەوی هەن پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام ئاماژەی پێدا بێ بەدڵنیاییەوە 1440 ساڵ لەمەوبەر ئاینی پیرۆزی ئیسلام هاوکاری مانی کاری خۆبەخشی بەرجەستە کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شارێکی وەکو مەککە لە سەردەمێکا کە حەزارەت بە شێوەیەکی ئەوتۆ وجودی نەبووە لە سەردەمێکا کە ڕۆم و وەگەڵێ بێزەنتیەکان لە ڕۆژئاوا خاوەنی شارستانیەت بوون گەورەترین ستەمیان ئەنجام داوە پێغەمبەری خوا دێ لە شاری مەکە هاوکاری پیرێژنێکەکە کۆڵەکەی بۆ هەڵەگرێ دێمە کاری خۆبەخشی نەبێت چییە قورئان لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە هاتووە کە خوای پەروەردگار دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى یعنی بە ئەمر هاتووە بە فەرمان هاتووە فەرمانمان پێیەکە کە هاوکاری یەکتر بکەین على البر بر یعنی چاکەکردن
یعنی ئەوەی کە ئێمە هاوکاری یەکتر بکەین چاکەمان دەستەکەوێ و لەسەر چاکەکردن هاوکاری یەکتر دەبێت. لەوە گشتگرتیشمانەیە کە فەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما بەتەکید ئەوە باسی بابەتی کاری خۆبەخشیە بە جۆر لە جۆرەکان بابەتی تەندروستیە کە تۆ یا تەندروستی یا دەرونی کە دەکرێت ئومێد بۆ کەسێ بگێڕیتەوە کوایە ئومێدت بۆ هەموو سەرزەوی گێڕان ڕزگارکردنی ئەو هەموو کۆیلەی لەسەر دەستی سەیدنا ئەبوبەکر بۆ خۆی گەورەترین کاری خۆبەخشی بەبێ چاوەڕێی هیچ پاداشتێ بێ. زۆر ڕاستە سەرجەم فەرمانەکان کە لە مدەتی ژیانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هاتووە بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی هاتووە. ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا بەدەیان حەدیثمان هەیە و بەدەیان بە چەندان ئاەتمان هەیە کە هانی ئەوە ئەدەن کە پێویستە کەسێ عەبد ئازاد بکە، بەندە ئازاد بکە. ئەگەرم تاوانت کرد کە فاردەکەی ئەوەی بۆ نمونە 10 بەندە ئازاد بکەی، 5 بەندە ئازاد بکەی، بەندەیەک ئازاد بکەی. ئەگەرم زیکرە بخوێنی و کوایە بەندەیەکت ئازاد کرد بێ. ئەمانە هەموو هاندانن بۆی مرۆڤەکان لە کۆت و بند ڕزگاریان بێ. دێمە ئەنجامدانی کاری خۆبەخشینە بێ چییە؟ یعنی لە قورئانە خوای پەروەردگار باسی خەڤڕمان بۆکە لە سوورەی کەهفە کە یەکێکە لە بەندەکانی خوا کە لە کوردەواریە خەدری زینەی پێڵێن یا ئەوەی کە لە کوردەواریە ناوی دێ. لە باسی خەڤڕە باسی ئەوە ئەکا کە خەڤڕ لەگەڵ پێغەمبەر موسایە عەلەیهی سەڵات وەسەلام دەچنە شوێنێک وەگەڵێ دیوارێک ڕووخاوە دیوارەکە چاکەکەنەوە لە بەرەوەی خەزنەیەک وەگەڵێ خەزێنەیەک ئەوەیەک بڕێک پارە لە ژێر ئەم دیوارەیە هەیە و هی دوو مناڵن بۆی تا گەورە ئەبن و لایەن پارێزراو بێ. ئەمە ئەنجامدانی کاری خۆبەخشیە. لە کاتێکا خەڵکی ئەو گوندە خزمەتیان نەکردن دەرگایان لێ نەکردنەوە هاوکاریشیان نەکردن. هەر لە قورئانی پیرۆزە باسی سەیدنا موسا کە عەلەیهی سەلام دەفەرمێ دانیشت بوو دوو ئافرەت هاتن ویستیان مەڕەکانیان ئاو بدەن نەیانتوانی ئاوی بدەن داوای هاوکاریان لەو کرد ئەویش هاوکاری کردن و سەری بیرەکەی بۆ لابردن و تێگەڕای مەڕەکانی ئاودا. دەیەمە هاوکاریکردنی جەستەییە بۆ کاری خۆبەخشی. ئەزانی کاک ڕیاز یەکێک لە پێناسەکانی کاری خۆبەخشی ئەڵێ باشترین خۆسەرقاڵکردنە لە کاتی بەتاڵە. تەماشاکە باشترین خۆسەرقاڵکردن دەیەوە نیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سێشت بقۆزنەوە پێش سێشت یەکێ لەو شتانە ئەڵێ کاتی بەتاڵتان بقۆزنەوە بۆ ئەنجامدانی کار پێشەوەی سەرقاڵ بن. دەیەوە هەموو پشگیریکردنی کاری خۆبەخشیە. هەر بەشێکی ئاینی پیرۆزی ئیسلامەگری بۆ خۆی پارچەیەکە لە هاوکاریکردن، پارچەیەکە لە یارمەتیدان، پارچەیەکە لە ئەنجامدانی کاری خۆبەخشی. ئەم فەرمانە یا ئەم ڕێنمایی و ئامۆژگاری ئیسلام بۆ شوێن کەوتوانی ئایا بۆ تەنها بۆ کاری خۆبەخشی نێوان موسڵمانانە یان بۆونە موسڵمانیش فێرەکە کە بەرامبەر بە هاو نازان بڵێم جیاوازێکی تر یان کەسێکی تر لە ئاینێکی دیکە یان لە زمان و کەلتورێکی دیکەدا ئایا ئەماش کاری خۆبەخشی بەرامبەر دەکرێت؟ دەزانی کە ڕیاز پرسیارێکی زۆر تەواوە. بەدڵنیاییەوە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام ئێستا بینین هەموو وڵاتێ تەنها خزمەت بە کەسوکار و یان بەونە ئاین و هاوڵاتی خۆیەکە. ڕاست نابینی بۆ منە ئەمریکیە بڕوا خزمەتی بۆرماییە یا فەلەستینیە یا سووریە یان عێراقیە بکە. تەنها بۆونە شەڕ و ئاژاوی پێیە و بەروبوومەکەشی ئەچنێتەوە بۆ خۆی. چۆن ئەمە فێر بین یان ئیسلام ئایا فێری شوێنکەوتوانی خۆی کردووە کە بۆونە سەیدنا ئەبوبەکریش هاوشێوەی بیلال عەبدێکی کافر ڕزگار بکە؟ دەزانی کاک ڕیاز ئاینی پیرۆزی ئیسلام شتێکی ئاساییە کە بۆ نمونە من لەبەرەوەی تۆ خزمی خۆمی هاوکارێکی زیاتری تۆ بکەم یا تۆ لەبەرەوەی من دۆستی تۆم هاوکارێکی زیاتری من بکە ئەمە شتێکی سروشتیە. بەڵام قسەکە ئەوەیە نابێ هاوکاریکردنی تۆ کە هاوکاری منت کرد لەسەر حسابی ئەوانی دیکە بێ. لە چەند شوێنە کە باسی ئازادکردنی عەبدەکە نافەرمێ عەبدێکی موسڵمان، نافەرمێ عەبدێکی ئیماندار، دەفەرمێ ئازادکردنی بەندەیەک. دەی ئازادکردنی بەندەیەک خۆ مسڵمان و کافر ئیماندار و بێ ئیمان هەموو بەندەن، هەموو بەندەی خوای پەروەردگارن، هەندێکیان قبوڵیان هەندێکیان قبوڵیان نییە. کەواتە خزمەتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مرۆڤە ئیماندارەکانە و بۆ مرۆڤە بێ ئیمانەکانیشە. چونکە ئیسلام چەترە و خوای پەروەردگار کاتێکێکی لە ناوەکانی ڕەحمانە زانایانی لێکۆڵەر لە ئەسما و صیفات دەفەرمون ڕەحمان کە یەکەمین ناوی خوای پەروەردگارە دوای ئەڵڵا دەفەرمون باسی سۆز و بەزەی خواەکە لە دنیاە. واتە لە دنیاە بۆ هەموو کەسێکە سۆز و بەزەی خوا بۆ کافرێکیشە و بۆ مسلمانێکیشە ڕەحیم لەو دنیاە. مادەم سۆز و بەزەی خوای پەروەردگار بۆ جیهانیانە بۆ کافر و بۆ مسلمانێکیشە کەواتە پەیامی ئیسلام بۆ هەمووانە. بەڵگەشمان بۆ ئەمە خولەفایە هەر لە خولەفای ڕاشیدینەوە تا دەگاتە بەشێکی باش لە سەڵاتینی عوسمانیەکان کە خەڵکێکی باش و چاک و وەڵکەوتویان تیا بووە. قسەمان لەسەر ئەوەیە ئەمانیش هاوکاریە و کەسانیان کردو کە ئەهلی ذیممە بوون پشتگیریان کردوون. حتا ئەوە تا جەنابەت باش دەزانی سەیدنا ئەبوبەکر دەفەرمێ بێهێستان لای من بەهێزە تا حەقی بۆ وەرەگرمەوە. ئیمامی عەلی دەچێتە ژێر
ڕکێفی دادگەری ئیمامی عوثمانەوە لە کاتێکا کە جوولەکەی شکاتی لێکە ئەم نمونانە و تێگڕای نمونونەکانی تر پشتگیری ئەوەکەن کە کاری خۆبەخشی ئیسلام بۆ سەرجە مسلمانانە. پیاوێکمانەی ناوی عەبدوڕەحمان ثمیتە یا سمیتە خەڵکی کوێیتە، پێم وایە خەڵکی کوێیتە وفاتی کردووە چەند ساڵێک لەمەوبەر. ئەم پیاوە کۆمەڵێکی باش ڕێکخراوی خێرخوازی دروست کردووە چووەتە وڵاتانی ئەفریقیا. دەبینی کاگڕیا سەرنج بدە وڵاتانی ئەفریقیا مەسیحین، هیچ گومانیتیانە و خەڵکی مەسیحین، دەچێتە ئەوێ بیریان بۆ لێەدا قوتابخانەیان بۆ دروستەکە، دەبینی مزگەوتیان بۆ دروستەکە، خەستەخانەیان بۆ دروستەکە، ئاویان بۆ بە خواردنیان بۆ بە لە پاڵیا داعوی ئیسلامیشیانەکە شتێکی سروشتیە. کەواتە ئیسلام بۆ هەمووانە. لە پاڵ ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی سەدەقەی جاریەمان بۆکە باسی دروستکردنی مزگەوتەکە. ئەمە مزگەوت شتێکی معقولە، مزگەوت بەس بە مسلمانە قەی ناکە، بەس لە پاڵیا باسی دروستکردنی پردەکە. خۆ پرد کافر و مسلمانیش لێ پەڕێتەوە. باسی هانمانەدا شەجەرە دار وەگەڵێ بنێژین، ئەڵێ دەفەرمێ هەر کەسێ ئینسان دەفەرمێ ئەگەر ئینسانێک لێ بخوا نافەرمێ ئەگەر مسلمانێک لێ بخوا باڵندە بەتاکید دەفەرمێ ئەگەر باڵندەیەکیش لێ بخوا یەک تۆزی لێ بخوا یا لە ژێر سێبەرەکەیە بەحەسێتەوە یا پەنای بدا بۆ خۆی خەیری تۆوەگا. کاکا سۆکەواتە کاری خۆبەخشی وەکو ئەو نمونەیە کە سەلاحەدین ئەیوبی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمودەکانی شاهەیە کە پیاوێک لەبەرەوەی کە خزمەتی سەگێکە کاچێتە بەشت ئافرەتی ئازاری پشیلەیەک ئەچێتە جەهەنەم. کەواتە کاری خۆبەخشی بەرامبەر بە ژینگە ژەکرێ، بەرامبەر بە ئاژەڵ و بەرامبەر بە دار و درەخت و ئەم شتانە ژەگرێتەوە. کاک ڕیاز ئێستا لە وڵاتانە کۆمەڵێکی باش منەزەماتن، ئەم منەزەماتانە تایبەتن بە پاراستنی مافی ئاژەڵان. ئێستا ڕێکخراوێکەیە داکۆکی لەوە ئەکا کە ناوچەیەکی پاراستنی ئاژەڵ دروست بکە لە سنووری قەرەداغ تا دەگاتە شاخی قەرەداغ و بەنداوی دەربەنی خان و تا ئەگاتە سنووری ئێران کۆمەڵێک ئاژەڵی دەگمەن هەن لەو سنووران. ئەو ڕێکخراوە داکۆکی لە مافیانەکە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیە شوێنێکە بۆ پاراستنی ئەو گوێدرێژانەی احترامن بۆ بینەران، بۆ پاراستنی ئەو گوێدرێژانەی کە هیچیان نەبوو بیخۆنەوە بە وشە بازاڕیەکە بەرەڵا بوون، ئەوان لەوێ خواردنیان پێداون و ئاڵفیان پێداون. تەنانەت لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیە دەڵێ سەردەم ئەوەندە پێشکەوتوو بووە، ئەوەندە وەگەڵێ وڵاتان ئەوەندە پێشکەوتوو بوون، ئەو وڵاتانی کە لەژێر سایەی سەلاحەدینی ئەیوبیا بوون کە لە شامەوە تا سعودیە و تا ئەگەڕێتەوە بۆ کوردستان و ئەم ناوچانە بوون. دەڵێ ڕێکخراو هەبوو یاش گروپێکە بووە کۆمەڵی خەڵکە بوون ئیشیان بەس پاراستنی مافی مناڵ بووە. هەر نمونەیەک دەگێڕنەوە لە بۆ نمونە مناڵی گۆزەیەکی پشکانایە ئەچوو بۆ شوێنێک ئاهاتەوە گۆزەیەکە شکێنێ عادەتیەوەنێ دایک نازی دایکایەتی بەسەرعاکە لە مناڵەکە ئادا. ئەڵێم ڕێکخراوە بە جۆرێک بووە لە شارەکانە هەبووە ئەم مناڵە پارچە گۆزەکانی ئەبرد بۆم ڕێکخراوە لێ گۆزەیەکی تازایان پێدا بۆی بچێتەوە بۆ ماڵەوە دایکی لێی تووڕە نەبێ. دەی ئەمە قیمەی پاراستنی مافی مناڵە. ئەمە بۆ خۆی ئەومان بۆ دەرەخاکە لەو سەردەما بە جۆرێک لە جۆرەکان کاری خۆبەخشی یا سەقافەت یا شارستانیت پێشکەوتوو بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیمان 60 و ئەوەندە بەش یا 70 و ئەوەندە بەشە. کاک ڕیاز جوان سەرنج بدە دەفەرمێ ئیمان ئیمان هۆکاری چوونە بەهەشتە. دەفەرمێ یەکەمیان لا إله إلا الله و بەچی کۆتایی دێ بە ئیماطة الأذى عن الطريق، لابردنی ئازارێک لەسەر ڕێگە. ئیتر ئەو ئازارە دەکرێت بەردێ بێ، دەکرێت دارێ بێ، دەکرێت دڕچێ بێ، دەکرێت ئاسنێ بێ، شوشەیە بێ، ئیتر طریقیش ئەکرێت جادە بێ، ئەکرێت کۆڵان بێ، ئەکرێت جادەی ڕئیسی بێ. مەبەستم چییە؟ دەی خۆمە کاری خۆبەخشیە. دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترا دەفەرمێ ئەگەر دارێکتان بەدەستەوە بوو بیچێنن ئەگەر هەواڵیشیان پێدانەوە قیامەت هات، یعنی کاتی چاندنی دارێک ئەگەر وتیانەوە قیامەت هات و دارەکە بچێنن. خۆم دارە لە واقع هیچ ئیسپادەیەکی نییە چ قیامەت هەستا. بەزەمە شتێکی میثالیە بۆ هەندانی ئێمەیە بۆ ئەوەی کە ئەوەندە تەرکیزە سەر دارچاندنەکە. دەی دارچاندن ئێستەیەکێکە لەو سێکتەرانەی ئەوەی کە جەنابەت جەختت لێ کردەوە وتت بەشەکانی کاری خۆبەخشی چین، یەکێک لەو سێکتەرانی زۆرترین گرنگی پێدرێ قەزەی ژینگە و دارچاندنە. ئەمە بۆ خۆی گرنگیدانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قورئان و ئیسلام و مسلمانان بەکاری خۆبەخشی دەرەخە. زۆر باشە کاگا سۆبا باز لە کوردستان بکەین. کاری خۆبەخشی لە کوردستان لە چه ئاستێکدا؟ ئایا هیچ هەنگاوێکی بۆ نراوە کاری بۆ کراوە لە چه ئاستێکدایە و تا چەند مایە دڵخۆشیە؟ سوپاس بۆخوا کوردەواری هەر بە هاوکاریکردنی یەکتر ناسراوە. هەژاری مکریانی لە کتێبی چێشتی مجێورە باسیەوە کە ئەو کاتێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئاوارە ئەبێ دوای نەمانی کۆماری مەهاباد ئەڵێ لە یەکێک لە
گوندەکانی منطقەی پشدەروبوتوێن لامدا ئەڵێ زۆر بەخوڵک بوو مناڵێک و دایکێک مناڵەکە ڕێگوتی وەرە میوانمان هەیە تەواو بڕاوە ینی هیچ پرسیار نییە مەبەست ینی قسەکە چیە ئەوەندە تێکەڵاو بوو ئەوەندە کوردەواری ئەوەندە میوان دۆست بووە مەبەستم چی و لە هێنانەوەی ئەم نمونەیە سوپاس بۆ خوا کوردەواری یا ئەوەی کە لە تاریخی کوردەواریە هەبووە پاڵپشتێکی گەورەی کاری خۆبەخشی بۆ بە زمانی سەردەمی ئێستا هەر لە هاوکاریکردنی یەکتر هەر لە یارمەتیدانی یەکتر هەر لە پشتگیریکردنی یەکتر دراوسەیەک لە کۆڵانێکە ئیشێکی بێدەبینی گەنجەکانی و کۆڵانە کۆبنەوە هاوکاریەکەن بە تایبەتی ئەمە لە شوێنە شعبیەکانە زیاترە نابێ بیشارینەوە بەداخەوە کە دەبوو لە شوێنە ئەو شوێنانەی کە ثەقافەت و ئەوەی زیاترتیایە و خەڵکە متەقەفینەی کە فەرمانبەرن یا لە ئاستێکی علمیان دەبوو لەوێ زیاتر بووایە بەس بەداخەوە کە ئەمە بخۆی گلەی یەکە بەڵام لە بوارە ئۆرگانیەکەیشیە لە بوارە ڕێکخراوەیەکەشە ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردووە لەم ساڵانەی ڕابردووە ژمارەیەکی کەم ڕێکخراو هەبوون بەس ئێستا بەردەوام لە زیادبووندایە و ئەو ڕێکخراوانەش کە تایبەت نین بەکاری خۆبەخشی ئێستا بەشی تایبەتیان کردوێتەوە بۆ کاری خۆبەخشی و گرنگی بەکاری خۆبەخشی دەن و کاری ڤۆلنتەری ئێستا لە کوردستان وجودی هەیە و بەدەیان هەزار گەنج چەند سەرقاڵی کاری خۆبەخشین لە زانکۆکانە حتا لە فەرمانگەکانە حتا ئێستا فەرمانگەیەکمان هەیە لە سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی کە مامۆستا عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتیەتی کۆمەڵێک بەشی هەیە لە خانەی نەوجەوانان و خانەی پیران و پەککەوتەکان کۆمەڵی خەڵک ینی تۆ دەتوانی بچی بڵێ من هەفتەیەک 2 سەعات کاتم هەیە ئەمێ کاری خۆبەخشی بکەم لایەوە دەکرێت کار بکەیت واتە لە سێکتەری حکومیش لێرە بەرەو پێشەوە ئاچێ لە پاڵیا سێکتەری ڕێکخراوەی لە پاڵیا بەشێکی باش لە زانکۆکان گروپی چالاکیان هەیە قوتابخانەکان گروپی ژینگەیی و ئەنجامدانی چالاکی و سیمیناریان هەیە حتا هەندێک لە قوتابخانەکان لە ڕێگەی توێژەرە کۆمەڵایەتیەکانەوە هاوکاریکردنی مادیان هەیە بۆ یەکتر زانکۆکان بە هەمان شێوە واتە لە ئاستێکی باش هەیە بەڵام لە ئاستی تەموحان نییە واتە بە بەراورد بە شوێنێکی دیکە لە ئاستی تەموحان نییە ئەو جایەک گرفت هەیە کاک ڕیاز بەداخەوە کاری خۆبەخشی لای ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ئاستی شەخسی زۆر دەرنەچووە زیاتر لەسەر ئاستی شەخسیە نەچۆتە سەر ئاسی ڕێکخراوەیی یا منەظەم نەبووە ینی تۆ ئەگەر کەسێک بێداوای هاوکاریت لێ بکە هاوکاریەکەی من دڵنیام بەڵام کاتێکی دیاریکراوت دانە ناوە بڵێ ئەم هەفتەیە من 10 ساعات کاری خۆبەخشیەکەم نە 5 ساعات کاری خۆبەخشیەکەم نەخێر ئەم هەفتەیە 1 ساعات دیاریەکەم ئەچم لەگەڵ کەناسەکانی شارەوانیە هاوکاریانەکەم نا ئەم هەفتەیە 2 ساعات دیاریەکەم کۆمەڵێک زبل و خاشاک لەم باخچەی بەردەم ماڵمان یان نزیک ماڵمان کۆیەکەمەوە یا نەخێر ئەم هەفتەیە ئەچم فلان خزممان خەریکی فلان ئیشە هاوکاری یەکەم مەبەستم چیە لەم قسانە دەکرێت ئەم کارە خۆبەخشیە لە چوارچێوەی حەزی شەخسیەوە بچێتە چوارچێوەی وەگەڵی بە ئۆرگانیزە بکرێ ینی بەڕێکخراو بکرێ منەظەم بکرێ بۆ ئەوەی هەم بەرهەمی زیاتر بێ هەم کوالێتیەکەشی باشتر بێ زۆر باشە چۆن لە کوردستانە ئەم کاری خۆبەخشیە بکەینە کەلتور وەکو جەنابەت فەرموود هەیە بەڵام لە ئاستی شەخسیا و لە ئاست ئەو تموحانیە کە بەردەوام بێ یان زۆرتر بکرێ چۆن ئێمە ئەمە بکەینە کەلتورێک کاک ڕیاز هەندێک شت لە وڵاتی ئێمە بوونەتە کولتور سوپاسی خوای لەسەرەکەین هەندێک شتی باش لە وڵاتی ئێمە بوونەتە کولتور بەڵام ئەم کاری خۆبەخشیە بەداخەوە تا ئێستا بە شێوەیەکی گشتی نەبووەتە کولتور چۆن بکەینە کولتور کۆمەڵی ڕێگە هەیە بۆ کردنە کولتوری هەر کارێک ڕێگەی یەکەمیان وەکو ئێمە لە بەیاننامەکەی ئاماژەمان پێداوە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێگەی یەکەمیان سیستمی پەروەردە و خوێندنی باڵایە سیستمی پەروەردە و خوێندنی باڵا زۆر ڕۆڵیان هەیە لە بە کولتورکردنی هەر بابەتێکا بە تایبەتی ئەم بابەتە مەدەنیانە لە نێویانە کاری خۆبەخشی یعنی دەکرێت لە یەکێک لەوانەکان ئایدی پەروەردەی ئاینە پەروەردەی مەدەنیە زیاتر جەخت لە کاری خۆبەخشی بکرێتەوە دەکرێت سیستمی پەروەردەوانەیەکی تایبەتی کاتیدا بنێ لە هەندێک لە قوتابخانەکانە کە ئێستا لە هەندێک لە وڵاتان دەخوێنرێ ئەمە لە یابان بە نمونە دەخوێنرێ لە هەندێک لە وڵاتانی نزیکی چواردەوریشمان کە سیستمی پەروەردەییان بەرزە دەخوێنرێ بنەڕاستەوخۆ حتا لە ئێران لە تورکیا لە هەندێک بابەتە گرنگی بەم کارە خۆبەخشیە دراوە لەوانەی پەروەردەی ئاینە لە وڵاتی خۆمانە هەندێک شت باس کراوە لە قەزیە هاوکاریکردنی یەکتر و تەعاون على البر والتقوى هەندێک شتی تر لەمانە باس کراوە بەڵام مەبەستی من ئەوەیە کە کاری خۆبەخشی بکرێتە کولتور بۆ نمونە لە زانکۆیە وانەیەک دابنرێ یان نمرەیەک دابنرێ لەسەر ئەنجامدانی کاری خۆبەخشی سوپاسنامە جددیتر بکرێتەوە هەندێک لە بەشەکان بۆ نمونە قوتابیە کارێکی خۆبەخشیەکە سوپاسنامەی ئەدەنێ لەم ماوەی ڕابردوو من قوتابیەکم بینی لە بەشی پزیشکی لە زانکۆی سلێمانی کتێبێکی
قۆناغی سەیە خۆی قوتابیە لەوێ کتێبێکی نووسیوە بۆ هاوکاریکردنی قوتابیەکانی بەشەکەیان سوپاسنامەیەکی داوەتێ قوتابێکی دیکەم بینی لە یەکێک لە زانکۆ ئەهلیەکان کارێکی ئەنجام داوە کارێکی سیمینارێکی خۆبەخشیە زانکۆکەی سوپاسنامەی داوەتێ ئەم سوپاسنامانە هاندەرن بەڵام لەم سوپاسنامانە زیاتر هاندەر نمرەیە دەکرێت ئەم کارە خۆبەخشیانە بە جۆر لە جۆرەکان نمرەیان لەسەردا بنرێ دەکرێت ئەم کارە خۆبەخشیانە کاریان لەسەر بکرێ دەکرێت فەرمانگەیەکی حکومی ئەو کەسەی کە کاری خۆبەخشی ئەکا موچەیەکی زیاتری بداتێ هەندێک کەسن لە کاتی خۆیان زیاتر مێننەوە هەندێک مامۆستا هەن لە کاتی خۆی زیاتر دەوامەکە دەکرێت تەرکیزی زیاتری لەسەر بکرێ لە کەرتی تایبەتە لە کەناڵەکانە لە ئەو کۆمپانیاکانە لەو شوێنانی کە کەرتی تایبەتن دەکرێت گرنگی زیاتری پێ بدرێ من کارمەندێکم لە کۆمپانیایەکە کارەکەم ئەکرێ گەر کارێکی زیادەم کرد خۆبەخشانە بۆ کۆمپانیاکەم پاداشتێکی مادیم بداتێ پرسیارە جەوهەریەکە لێرە ئەوەیە ئایا پاداشتی مادی کارە خۆبەخشیەکە ناکا بە کارێکی مادی نه بۆچی لەبەرەوەی کە من کارێکی خۆبەخشین کرد خۆبەخشاناییکەم بەڵام ئەگەر پاداشتێکی مادی بدەمەوە بۆ کەسانی کە کاری خۆبەخشیەکەن شتێکی سروشتیە چکە ئەوانی دیکەش هانەدەم بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی ئەو کاتە تۆ بە پاداشتێکی کەمی مادی جوانترین کولتورت دروست کرد لە وڵاتە کە دەکرێت کاری لەسەر بکرێ کۆتا خاڵ لە بابەتی بە کولتورکردنی خوێن بگەڵێ کاری خۆبەخشی مامۆستایانی ئاینین بەڕاستی مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی گەورەیان هەیە لە کاری خۆبەخشیە چەند خۆشە مزگەوتمان هەیە دەڵێی باخچەیەکی دەژوورەوە ئەوەندە خزمەت کراوە ناو مزگەوتەکە چەند خۆشە مزگەوتمان هەیە کاتی هاوارەکرێ بۆ هاوکاریکردنی کەسێک بانگەوازەکرێ بە هەزاران دۆلار لەم قەیرانەیە کۆکرێتەوە بۆ کاری خۆبەخشی ئەزانی کاک ڕیاس لە بابەتی ئەوەی لە کوردەواریە بابەتی کاری خۆبەخشی زۆرن بابەتێکم لە خەیاڵ بوو حەزم کرد بە جەنابەت بڵێم لەم ماوەی ڕابردووە کۆمەڵێکی زۆر کەمپین کران وێ ڕای ئەوەی وڵاتەکەمان بە قەیرانێکی زۆر گەورەی داراییات هەیەپەڕێ بۆ ئاوارەکانی دووسخورمات بۆ ئاوارەکانی کەرکووک بۆ ئاوارەکانی شنگال بۆ قوربانیانی بوو مەدەرزەکە لە دەربەنی خان حتا بۆ قوربانیانی بوو مەدەرزەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەڵەبجە بە تایبەتەوە لە سلێمانیش کۆمەڵە کەمپین کران یعنی بڕاب کە لەم شاری سلێمانیەیە ڕۆژانە لە چەند شوێنێکی جیاواز کەمپین هەبوو ئێمە خۆمان کەمپینێکمان کرد چون بۆ شاری کفری لەگەڵ بەشێک لە برایان و خوشکانە لەوێ بینیمان پرسیارمان کرد وتیان کاکە هەر لەم کاتەیە لە سێ چوار شوێنی تر کەمپین هەیە دەی ئەمە بەخۆی زۆر دڵخۆشیە زۆر جێی دڵخۆشیە وێ ڕای ئەوەی وڵاتمان لە قەیرانێکی زۆر گەورەی داراییایە کەچی کەمپین و هەڵمەتی هاوکاریکردن هێشتا هەر بەردەوام بەخای قوتابیانەکەی بزانین چیتان کردو لەو بوارەدا جەنابەت فەرمووی تا ئێستا نەکراوە بە کەلتور هۆکاری بە کەلتور نەکردنی ئەم کاری خۆبەخشیە بۆ چیە گەڕێتەوە وە کێ بەرپرسە لە بە کەلتور نەکردنی کاک ڕیاز بە جیهانیکردنی ئەم بابەتە بە خۆی تازەیە زۆر کۆن نییە ئێمەش بە حکمی ئەم هەموو قەیران و ڕۆشە ناڕەحەت و جۆرا و جۆرانەی کە لە وڵاتمانە هەیە بەداخەوە نەمان پڕژاوەتە سەر عەمەلەی تەثقیف واتە کردداری بە ڕۆشنبیرکردنی کۆمەڵگە کە بۆ خۆی کاری خۆبەخشیەکێ لە پایە گرنگەکانی ڕۆشنبیر پیشاندانی میلەتێکە بۆیە بەشێک لە هۆکارەکە ئەوەیە کە ئەم بابەتە ئەم تەوەرە ئەم کارە ئەم جۆرە دیاردەیەکی تازەیە هۆکارێکی دیکە ئەوەیە کە ڕێکخراوەکانی کە لەم بوارەیە کارەکەن کەمن و هاوکاریشی کەمەکرێن یعنی حتا ئێمە کە دواتر دەچینە سەر بابەتی ڕێکخراوی قوتابیان دەمانەوێت لە هەندێک شوێن کاری خۆبەخشی بکەین دەمانەوێت لە زانکۆکان کاری خۆبەخشی بکەین ڕێگریمان لێکرێ واتە مەحسوبیەت و مەنسوبیەت قەزەی لێکدانەوەی بابەتی حیزبایەتی ڕێگریت لێکرێ ئێمە بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە بە چەندان جار ویستومانە بچینە نێو زانکۆ یا پەیمانگەکان یا قوتابخانەکان یا خوێندنگەکان ڕێگریان لێ کردوین یعنی بەناڕەحەتێکی زۆر توانیمانە کارێکی خۆبەخشی گەورە ئەنجام بدەین یا کەسێک دەتوانێت بچێ بڕێکی زۆر بۆ نمونە نەمامی دەست بکەوێ بۆ چاندن بەس تۆ کە ئەزان باگراوندێکت هەیە کە لەگەڵ خۆیان نەگونجاوە زۆر هاوکاریت ناکە نەمامت زۆر ناداتێ بۆیە دەبێ هەوڵێکی زۆر بدەیت جوهدێکی زۆر بکەیت زۆر ناڕەحەت دەبی بۆی هاوکاری بکری لەیەکێک لە بەشەکانە بەشێک لە قوتابیەکانی ئێمە پێشنیاریان کردبوو بچن نەمام بچێنن سەرۆک بەشەکە یاو کەسی لەوێ بەرپرسە وتبووی وەرن نەمامەکان بچێن بەڵام ئەبێ تام 5 ساڵی زانکۆیە تەواوە بێ بە هاوینیشەوە ئاگاتان لێ بێ ئاوی بدەن بیپارێزن نێڵم بفەوتێ ئێدە ئەمە هاوکاری نەکردنە دەی بە پێچەوانەوە لە هەندێک شوێنی تر هەیە سەرۆک بەش و ڕاگرەکانی زانکۆ جیاوازەکان کۆلێژە جیاوازەکان هاوکارن دەڵێ ئێوە وەرن نەمامەکە بچێنن هەر کاتوانیتان ئاوی بدەن بەڵام ئەولاکەی ئێمە سەرپەرشتیەکەین ئێمە لێرە کارمەندی تایبەتمان هەیە قەسدی من چییە ڕێگری وجودی هەیە
کردی حکومی هاوکار نییە من نمونەی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیم بۆ هێنایتەوە ئەگەر سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتیەکان وابوونایە ئەگەر کاری خۆبەخشی برەوی پێ بدرایە ئەگەر بۆ نمونە لە قوتابخانەکانە بۆ نمە کۆمەڵێکی زۆر دەرچووی زانکۆمان هەیە باشە ئەم دەرچوانی زانکۆ پێیان بوترایە کاکەیەوە گەر ساڵێک کاری خۆبەخشی بکەن ساڵێکتان دامەزراندن پێشەخین چەند باشە بوو ئەم قوتابی هەم کاری خۆبەخشیە کردم دەرچووی زانکۆ هەم فێری پیشەکە ئەبوو هەم فراغی بۆ حکومەت پڕەبووەوە هەمەم قوتابیە زووتر دامەزرا یەکێ لە ئەدگار و سیفات و تایبەتمەندەکانی کاری خۆبەخشی ئەوەیە ینی ئەتوانی بڵێ سوودێکی دوولایەنەی هەیە من کە کاری خۆبەخشی ئەەکەم کاگڕاست بۆ خۆم سوودی هەیە و بۆ ئەو کەسەش کە کاری خۆبەخشی بۆ ئەەکەم سوودی هەیە تەنانەت توێژینەوەیکی بەریتانی کە دەڵێت لەسەر 40,000 کەس کراوە لە مودەتێکی زۆر درێژخایەنە بۆ بابەتی کاری خۆبەخشی کە بەشێکیان کاری خۆبەخشیان کردووە و بەشێکیان نیان کردو بەشێکیان بە ڕێژەیەکی زۆر کردویانە ئەڵێ کاری خۆبەخشی کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری هەبووە لەو کەسانی کە کاری خۆبەخشیان کردو لەوانی کە نیان کردووە یەکێک لە گۆڕانکاریەکان ئەڵێ باری دەرونی ئەوانی کاری خۆبەخشیان کردووە زۆر چاک بووە دەڵێ کەسایەتێکی بەهێزی پێبەخشیون حتا ئەڵێ باری تەندروستی جەستەییان چکە دوازا کە تۆ کاری خۆبەخشیەکەی پێویستە بجوڵی دەڵێ باری تەندروستی جەستەییان باش بووە تەنانەت لە توێژینەوەکەیە هاتووە ئەڵێ بە ئەنجامدانی کاری خۆبەخشی لەبەری جەستە مرتاحە بێ و متمانە بە خۆبوون زیادەکە هەندێک هۆرمۆن لە جەستە دەرەچن ئەم هۆرمۆنانە کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی فشاری ئەوەنیە سترێس و فشاری دەرونی و ناڕەحەت بوون و ئەوانە دەیمە بە خۆی قازانجی کاری خۆبەخشیە یەکێکی تر لە ئیسفادەکانی کاری خۆبەخشی بەهێزکردنی سیڤە کەسێک کە کاری خۆبەخشیەکە سیڤەکەی زۆر بەهێزەوێ زۆر باشە مامۆستا لە زۆر وڵاتە و لە کوردستان شاوە بەرچاوەکەوێ کە مرۆڤ بە بەخشینی بەشێ لە ئەندامەکانی جەستەی خوێن بەخشینە گورچی لە بەخشینە نازام هەر ئەندامێکی دیکە یارمەتی خەڵکانی دیکە دەدا تەنانەت قورئانی پیرۆزە و ئاەتە زۆر جار مفەسرین ئاماژە بەوەکەن کە ئەمە ڕزگارکردنی کەسێکە لە مردن ئایا لە ڕووی داراییەوە بێ کە پارەی ئەمەلیاتەکەی بۆ ئەدەیان بوون ئەندامێکی جەستەی خۆتی پێبەخشی ئەمەش ئەچنە چوارچەوەی کاری خۆبەخشیەوە ئەگەر لە بابەتە لایەنە ئاینیەکەەوە لی بڕوانین ئەوە پسپۆڕی خۆی هەیە و مە قسەی لە ناکەم کە ئایا تا چەند شەرعیە و لە چ کاتێکا شەرعیە و لە چ کاتێکا ئەچێتە قاڵبی ناشەرعیەوە ئەو بڕاستی کەسی خۆی ئەتوانێت قسەی لێ بکە بەڵام لەوەی ئایا ئەمە کارێکی خۆبەخشیە بەڵێ ئەمە کارێکی خۆبەخشیە دەزانی کاگڕاست یەکەم جارکاری وشەی خۆبەخش بەکار هاتووە بۆ جەنگەکان بەکار هاتووە واتە ئەو کەسانەی کە ینی چوون بۆ جەنگ بە خۆبەخشی پێیانتون خۆبەخش کە بەداخەوە بە حکمی ڕەوشی ناجێگیری وڵاتی ئێمە لەم ساڵە وشەی خۆبەخش زۆر زیاد بوو لەم 2-3 ساڵی ڕابردووە بریام وشەی خۆبەخش بۆ شتێکی تر زیاد بووایە و لە وڵاتی ئێمە جەنگ نەبووایە و ئەو نەهامەتیە ڕووی نەدایە کاری خۆبەخشی یەکەم جار بۆ جەنگ بەکار هاتووە لێ بەدڵنیایە و کەسێکە دەچێت بۆ جەنگ ئەبێ حسابی ئەوە بکات جەستەشی لە ناوەچێ بۆیە بەڵێ بەخشینی پارچەیەکی جەستە کاری خۆبەخشیە وەکو پێم وتی ناچمە سەر بابەتە ئاینیەکە و دەکرێت فتوای خۆی بۆ وەربگیرێ بەڵام بەرێ کارێکی خۆبەخشیە و کارێکی خۆبەخشی گەورەشە چۆ کاری خۆبەخشی مامۆستا ڕیاز وێڕای ئەوەی کە دەکرێت بەلایانی مادی و دارایی بکرێ یعنی ئێستا کۆمەڵی خەڵکمان هەیە لە جیهانە هەر لە مارک زوکەربێرگ هەر لە بیل گەیتس هەر لە کۆمەڵی خەڵکی دیکە ئەمانە بە پاڵپشتی دارایی کاری خۆبەخشیەکەن یاریزانەکان هەر لە کریستیانو رۆناڵدۆ میسی کێکی ئەمانە کاری خۆبەخشی زۆر ئەنجامەدەن یا یاریەکەکەن بۆ کاری خۆبەخشی ئەمە کاری خۆبەخشی بە مادە دەی لە پاڵی کاری خۆبەخشی بە جەستە هەیە ئەو شتانەی کە پێشتر باسمان زۆر باشە مامۆستا زۆر جار مامۆستایەکی ئاینی میدیایەک یان هەر کەسێک هۆشیاریەک بەخشێتە کۆمەڵگە بەڵام نە کۆمەڵگە سوود لەمە نابینێ من بۆ من لەگەڵ جناب تا قسەکەم کە بە هەدەردانی ئاو کارێکی نائەخلاقی و ناپەسەندە فرێدانی هەتا من لە ڤیددیۆیەکە یەکێک لە کەناسە بەڕێزەکان هەر وەکو دروستکراوێک دەڵێ بریا ڕۆژە شەقامێکی پاک مەبینی لە بریەوەی کە بە پاکردنیەوە خەریک بم دا ئەنیشتم لە سێبەری درەختێکدا ئیسراحەتێکی دەخولەکی مەکرد کاتێک کە من کۆمەڵگە فێری ئەوەکەم کە فرێدانی کلێنسێک یا دەبەیەکی ئاو یا پاکەتی جگەرەیەک کارێکی نائەخلاقیە و لە هەمان کاتا بەرامبەرێک عەزیە دەدا ئەگەر بۆ منە جەنابێت 2 سیارە لە هەفتەیەکە 2 جار سیارەکەت بشوی ئەوە ماڵێک ناچارە بڕوا بە شان ژنەکە ئاو بێنێ کۆمەڵێ شتی دیکە ئەمانە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەش ناچێتە خانەی کاری خۆبەخشیەوە بەدڵنیاییەوە مامۆستا ڕیاز وەکو من لە سەرەتای بەرنامەکە وتم گەیاندنی معریفەی کاری خۆبەخشی بەخۆی بەشێکە لە کاری خۆبەخشی گەیاندنی معریفەی
هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لەلایەن مامۆستایانی ئاینی و لەلایەن ئەو کەسانی کە قسە ئەکەن بۆ کۆمەڵگە لە وتاربێژان لەو کەسانی کە پێشکەشکاری بەرنامان لە جەنابتان لە ئێمە بەدڵنیایی و ئەمانە تێگڕاکاری خۆبەخشین بەڵام زۆر گرنگە و کەسانی کە قسە ئەکەن لە مامۆستایانی ئاینی و لە ڕێکخراوەکان و لە منەظەمەکان بەڕاستی گرنگە ئەمانە خۆیان پێشتر لە خۆیان جێبەجێکەن یعنی من کە باسی کاری خۆبەخشیەکەم پێشتر چەند ساڵێک کاری خۆبەخشیم کردبێ ئەو بنەما بەهێزە قورئانی کە دەفەرمێ لم تقولون ما لا تفعلون دەبێت جێبەجێ بکرێ ناکرێ مامۆستایەک بە خەڵک بڵێ ئاو زۆر مەڕێژن خۆی بەردەوام بەردەم ماڵی ئاوی لێ بڕوە ینی بەداخەوە لە ڕابردووە بەتەنز ئەمە ئەوترا لە کۆنفرانسێکە کە باسی پاراستنی ژینگە ئەکرا دواتر هۆڵەکە زۆر پیس بوو ئەمە زۆر گرفتە بڵێ دەچێتە بواری کاری خۆبەخشیەوە بە زۆر گرنگە و کەسانی کە قسەکەن خۆشیان بەکردار جێبەجێکەن زۆر باشمان ساسۆپێم خۆشە کۆتا بەشی تەوەرەکەم باز لە بایەخ یان بوونە هەوڵەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین لە بواری کاری خۆبەخشیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ گرنگیدان بە کاری خۆبەخشی چی کردووە و بەنیازن چی بکەن ئەگەر من زیادەڕۆیم نەکردبێ کە نەم کردووە دەڵێم ڕێکخراوی قوتابیانی کوردستان تێگڕای کارەکانی بە شێوەیەکی گشتی کاری خۆبەخشین بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ خزمەتکردنی قوتابیان دامەزراوە و کۆمەڵێکی زۆر پرۆژە و پلان و کار و چالاکی و خزمەتمان هەیە تێگڕایان لە چوارچێوەی کاری خۆبەخشیان هەندێکیان سەرف بێ بەرامبەرن هەندێکیشیان بەرامبەرێکی کەمی مادیان لێ وەردەگیرێ بۆ ئەوەی کە کارەکەی پێ ئەنجام بدرێت کەواتە ئەتوانم بڵێم ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی دۆستانی محەممەدی هەیە کە هۆشیارکردنەوەی گەنجانە بە ئاشناکردن و هۆشیارکردنەوەی گەنجانە بە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بە سونەت و گفتار و ڕەفتارەکانی ئەمە خۆبەخشانە ئەنجامیەدا ڕێکخراوی قوتابیان پرۆژەیەکی تری هەیە ناوی پرۆژەی ڕێگای زانکۆیە یان ڕابردووە ناوی پرۆژەی زانکۆلاین بووە ئەم پرۆژەیە ساڵانە بە چەندان هەزار قوتابی سوودی لێ ئەبینێ بۆ پڕکردنەوەی فۆرم بۆ زانکۆ پەیمانگەکان ئەمە خۆبەخشانە ئەنجامەدرێ لە زۆربەی شوێنەکان یا بەرامبەرێکی زۆر کەمی مادی وەرەگیرێ لە قوتابی بۆ ئەنجامدانی کارەکان ڕێکخراوی قوتابیانی کوردستان 13 بۆ 14 ساڵە خولێکی هەیە ناوی خولی سەرکەوتنە کە نزیک بە 100,000 قوتابی استفادەی لێ کردووە بەشێکی زۆر لەو دکتۆر و پزیشک و مهندس و ئەندازیار و فەرمانبەرانی کە لە شوێنە جیاوازەکانە هەن لەو خولەوە پێگەیشتون و زۆربەی خولەکانی شاری سلێمانی و شارەکانی تر لەو خولەوە پێگەیشتون ئەمەشی خۆبەخشانەیە یا بەرامبەرێکی مادی کەمی وەرگرتووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێکی زۆر چالاکی زۆراوجۆری هەیە کاگرێت نەمامچاندنی هەیە واتە دەچێت نەمامێکی زۆر وەردەگرێت لەم دەوڵەمەند و لەو بەڕێز و لەو وەزیر و لەو پەرلەمانتار پارە وەردەگرێت دەچێت نەمامی پێپەیە ئاکات دەیچێنێ دەی بۆ خۆی ئەمە کاری خۆبەخشیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان باگراوندێکی ئاینی هەیە وەکو پێشتریش باسمان کرد ئاین زۆر جەخت لە هاوکاریکردنی یەکترەکاتەوە دەیمانە بۆ خۆی هەموو کاری خۆبەخشین ڕێکخراوی قوتابیان چەندان کۆنفرانس و کۆنگرە و وەرکشۆپی کردووە بۆ ئەوەی گرفتەکانی قوتابیان چارەسەر بکە بڕاو بکە کاک ڕیاس لێت ناشارمەوە جاری وا هەیە 4-5-6 ئەندامی سکرتاریەت بە کێشەی دووسێ قوتابیەوە مەشغوڵە بن ناچارن بۆ ئەوی ئیشەکە باش سەر بگرێ وەگەڵە یەخەی ئەم پەرلەمانتار و ئەم وەزیر و ئەم ئەوە دەگرین ماڵیان ئاوا بێ هاوکارمانە بن بۆ ئەوەی کێشەی ئەم قوتابیانە چارەسەر بێ گرفتێک هەیە لە قوتابیانی بە شەناخۆیەکانە هاوکاریانە بین دەیمانە هەموو کاری خۆبەخشین ئەو کەسانی کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە دەوامەکەن بە تەحەداوە دەڵێم لە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە تا ئەندامی لقێک لە دوورترین شوێنی کوردستان فلسێک دینارێک دۆلارێک لە بەرامبەر کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە وەرناگرێ ئیلا دەبێت کارێکی تری هەبێ بۆ ئەوەی ژیانی خۆی پێبژێنێ ئێستا بە تایبەت لەم قەیرانەیە لەوەی لە ڕابردووە هەندێک پاداشتی کەمی مادی هەبوو بێ بۆ ئەندامانی سکرتارێ دەستاوەش نەماوە ئەوە 2-3 ساڵە هیچ نەماوە واتە هەموو کارەکان خۆبەخشانە ئەنجامەدرێن بە دڵنیاییەوە وەختی قوتابی دەبینێ من خۆبەخشانە کاری بۆ ئەەکەم ئەمە بۆ خۆی هاندانێکی کرداریە بۆ کاری خۆبەخشی واتە بە کردار بە کردەوە بم قوتابی ئاڵم کاکە وەرە من خۆبەخشانە کار بە تۆ ئەەکەم لە تۆ ژۆرە ریزەوە کاری خۆبەخشی بکە بۆیە سپاس بخوا ڕێکخراوی قوتابیان لە ڕابردووە لە ماوەی ئەو ساڵانەی کە لە ساڵی 2023 کە دامەزراوەکو لە چەند هەفتەی ڕابردووە ئێمە ساڵیادمان بوو و ئاماژەمان بەوە داوە کە خزمەتمان بە زیاتر لە 5 ملیۆن قوتابی کردووە لە ڕێگەی کۆڕ و سیمینار و کتێب و بڵاوکرا و چاپکراوەکانمانەوە ئەمانە هەموو کاری خۆبەخشین و یەکشت زۆر گرنگە کاک ڕیاز ئاماژەی پێ بدەم ئەم کارە خۆبەخشیانە بەشێکی زۆریان بە هاوکاری دۆستان و دڵسۆزان ئەنجامەدرێ و بە هاوکاری خێرخوازان و دەوڵەمەندان ئەنجامەدرێ و بەڕاستی گرنگە سوپاسی ئەوان بکەین ڕاستە من کاری خۆبەخشی ئەەکەم بەس ئەویش خۆبەخشەکە دێ بە پارەی خۆی هاوکاری منەکە لە ماوەی ڕابردوو شابینیمان کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکڵێت تایبەتمەندە بە قوتابیان و کارەکە بۆ خزمەتی قوتابی بەڵام کۆمەڵی چالاکی ترمان بینی کە بریتی بوو لە خزمەتکردنی ئاوارەکان ئایا نازانم ئێمەش وەکو ڕێکخراوی قوتابیان بەشداریتان کردیان هەر
لەوە چێ نازانم وەکو خێرخوازێک بەڵام بینیمان کە سەردانی کەمپەکانتان کردوە هاوکاری و جلوبەرگ و خۆراکتان بەسەر ئاوارەکانە بەخشیەوە ئەم کارە خۆبەخشیت چۆن بووە هۆکاری چێ کە ڕێکخراوی قوتابیان کوردستان بەدەر لە قوتابیان هەوڵەدا خزمەتی چین و توێژەکانی تریش بکە زۆر باشە کاگراس پرسیارێکی تەواو ڕێکخراوی قوتابیان ڕێکخراوێکی تایبەتمەندە بە قوتابیان و خوێندکاران و گەنجان بەتایبەت قوتابیان و خوێندکاران بەدڵنیاییەوە و دەبێت کۆی کارەکانی لە خزمەتکردنی قوتابیان و خوێندکاران ئەنجام بدرێ ئەوەی کە لە ڕابردوو ئەنجام درراوە چەند جارێک بۆ نمونە لە ناوەندی تانجەرۆ لە ناوەندەکانی سلێمانی لە هەندێک شوێنی دیکە لە هەڵەبجە لە ناوەندی هەڵەبجە حتا لە ناوەندی گرمیان لەم شوێنانە ئێمە کۆمەڵی کاری خۆبەخشیمان ئەنجامدا بۆ ئاوارەکان بەڕاستی لە چەند سۆنگەیەکە بوو یەکەم بەشێکی باش لەم ئاوارانە قوتابی خوێندکارن ئەمە نابێ بیشارینەوە واتە بەشێکی باشیان قوتابی خوێندکارن و بەداخەوە بەشێکی زۆریان تا ئێستا کەیسی خوێندنیان یەکلا نەبووتەوە و ئەوەشی کە لە یەکلایی بووتەوە لە بارێکی دەرونی زۆر ناڕەحەتایە کە پێویستی بە چارەسەرکردنە دووهەم ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنین ئەم کارە ئەنجاممانداوە لە سەرجەم شوێنەکان بۆ نمونە لە هەڵەبجە لەگەڵ ئەنجومەنی ڕێکخراوە مەدەنیەکانی هەڵەبجە ئەنجاممانداوە لە سلێمانی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی مەدەنیە ئەنجاممانداوە کە پێکەوە کارێکمان کردووە بۆ کۆکردنەوەی هاوکاری واتە بە تەنها نەمان کردووە و لە چوارچەوەی کۆمەڵی ڕێکخراوی ترا بووە و پێمان وا بوو پێویستە کاری خۆبەخشی لە سەرجەم بوارەکانە بۆ سەرجەم کەسەکان خزمەت بکرێت یەکشت زۆر گرنگە ڕاستە مەرج نییە سەرجەم و کەسانی کە خزمەتیان کراوە قوتابی بوو بن بەس سەرجەم و کەسانی کە ئێمە خزمەتمان بۆیان بردووە وانەی کە کارەکان بە ئەنجام گەیاندووە خۆیان قوتابی بوون واتە ئەوانی کە کارە خۆبەخشیەکەیان کردو قوتابی بوون و زۆربەی ئەوانش کە خزمەتیان پێکراوە هەر قوتابی بوون زۆر باشە مامۆستاسۆ ڕۆژێ سەیدنا عیسا سەلامی خوای لێ بکە پارە و خێر و خێرات کۆکاتەوە بۆ فەقیر وەژار پیرێژنێک دەبینێت لە نێو ئەو هەموو سەرمایەدار و بۆژوازیە 2 درهم دادەنێ هەموو دەوڵەمەندەکان پێی پێکردن ئیمە سەیدنا عیساژە فەرمێ ئەو خێر و خێراتە ئەو 2 درهەمە لە هی هەمووتان بەڕێستە بوو چکە ئەم ئافرەتە تەنها ئەمەیش کە برد لەم قەیرانەدا کە چۆن کاری خۆبەخشی زیاتر ڕەنگی پێ بدرێتەوە جاران بۆ منە ئەم نمونەیە بۆ ئەوە هێنایەوە جارانگە تۆ 100 دلاری بدای بە قوتابیە لەوە چێ زۆر پێویستی نەبووە ئێستا 10,000 بدەرێ لەبەرەوەی کە 100,000 بۆکڵێ ساڵانەشی لێ ئەسەن بۆ داخلیەکەی و جاران 100,000ش پێدرا چۆن لەم قەیرانەدا کاری خۆبەخشی زیاتر ڕەنگەداتەوە و گرنگی و ئەهمیەتی هەیە و ئێمە زیاتر برەی پێ بدەین کاگڕاز بەدڵنیاییەوە تاوەکو فشار زۆر بێ پێویستە کاردانەوەش بەهێز بێ و کاردانەوە لە کاتی فشاری زۆرە هەرچی بێ کاریگەری خۆی بەجێڵێ وەکو جەنابیشت ئاماژەت پێدا لەم قەیرانەیە بەڕاستی ناڕەحەتترین کەس ناڕەحەتترین چین کە ناڕەحەت بوون قوتابیان و خوێندکاران بوون ئەوەی کە دێتە لای ئێمە بەڕاستی جەرگ بڕە ڕۆژانە قوتابی خوێندکار دێتە لای ئێمە کە پارەی نییە بچێ بۆ کافتریا معقولە قوتابی لە سلێمانی دەوامەکە بۆ ماوەی 2 مانگ نەتوانێت بچێتەوە بۆ لای کەسوکاری لەبەری پارەی پێ نەبوو بچێتەوە ئەم شتانە هەموو ناڕەحەتین بەدڵنیاییەوە وەکو چۆن زانایانی ئیسلام دەفەرمونون کەسێکە لە فەقیریە هاوکاریەکە بۆ لە 150 داهاتەکەی بەخشی ئەگەر 10,000 دیناریش بێ بەس کەسێکە دەوڵەمەنە ئەگەر 50,000 دیناریش بەخشێ لەبەرەوەی لە 100 داهاتەکەیەتی وەگەڵێ بەقەدەرەوەی فەقیرەکە کاریگەری نییە وەکوی کە جەنابیش نمونەکەی سەیدنا عیسا باس کرد بەدڵنیاییەوە تەسیری زیاتری هەیە یەک نمونە حەزەکەم بۆ جەنابەت باس بکەم لە ساڵی ڕابردووە ئێمە لە هەموو بەیاننامەکانمانە یعنی بە تەحەداوە لە حتا لە بەیاننامەی پیرۆزبایی جەژنی شاباسمان لەوە کرد کە ئەبێ 100,000 داخلی نەمێنێ دە ئێمە بەخۆی کارێکی خۆبەخشی و کە سوپاسی خواکەین ئەمساڵ و سوپاسی و پاشان سوپاسی وەزارەتی خوێنی باڵاکەن کە گوێیان گرت ئەمساڵ 100,000 داخلیەکە نەماوە یعنی وەکو وایە تۆ 100,000 داوێت بە هەموو قوتابیانی خوێندکاران و تەلەبەکانی زانکۆ ئەمە بەخۆی کارێکی گەورەیە بەدڵنیاییەوە خێرخوازانی بەڕێز دەبێ هاوکار بن و ئاگاداری هەژاران بن لەم قەیرانەیە کرێ کەسێک قاپی خواردنی خۆش تێم ئێوارەیە قەیچەکە قاپێ بەرە بۆ دراوسێکت ئەم قاپە بچووکە بۆ دراوسێکت لەوانەیە لە ڕابردووە زۆر تەسیری نەبوو بێ بەس ئێستا زۆر تەسیریە چکە لەوانەیە بە مانگێک نەتوانێت گۆشت بخوا بە 2 هەفتە نەتوانێت گۆشت بخوا قوتابی خوێندکارێ وەڵڵاهی قەڵەمێک بۆی زۆرە وەڵڵاهی قوتابیەکی زانکۆ لەم ڕۆژەیە یەک قەڵەمی جاف بۆی زۆرە بۆیە دەکرێت وەگەڵێ ژمارەی عەدەدی هاوکاریەکان کەم بن بەس کوالێتیەکەیان باش و چاک بێ و داوا لە خێرخوازانەکەم لە کۆتا قسەمە داوا لە خێرخوازانەکەم بڕاستی ئەگەیان لە قوتابیان و خوێندکاران بێ و ئاگاداریان بن و داوا لە قوتابیان و خوێندکارانی شەکەم ئەگەر توانای مادیان نییە بۆ کاری خۆبەخشی با توانای جستەی خۆیان بە هەدەر نەدەن و بەکاری بێن بۆ کاری خۆبەخشی زۆر سپاس دەکەم کاگاس دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەشتان ساڵبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوە یازیزیش تا بەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ